بۆ هیچ نابێ مافی خۆیانە حتا هەرسێ موچەکەیان نەدەنێ نەچنەوە دەوام لەبەرەوەی پارە هەیە نەوتەیە نەو دەفرۆشێ پارە زۆرە من قەت باوەڕم بۆ نییە پارە نییە چونکە من شتەزانم من ئازانم کە وەختی خۆی لە کۆبوونەوەکانمانە بازەکرا ئەگەر عێراق لێ بقەومێ ئەتوانن عێراقیش بە کوردستانەوە 10 ساڵ بەخێوکەن معقولە شەیدێک من باس خاوەنی دوو برای شەیدم معقولە شەیدێک ئەندام پەرلەمانی 8 وەنگی شەیدێک وەرەگرێن وەزیرێک 9 وەنگی شەیدێک وەرەگرێن سەرۆکی هەرێم تا کوردستان نەچووەتە ڕووخان و هەڵدێر نەڕۆیشتووە وەرە سەرخەت موچەی خەڵک بدەن لەوە ناتەسی دوایان قسانت کە بڵاو بوویانی لێپرسینەوە دەگەڵ بکەن جا من ژیانم ماوە تا با بێم با ژیانم نەماوە با بفەوتێنن تا مردن زۆر خۆشترە لەوەی کە نەتوانی ماڵ مناڵی خۆ بژێنی مامۆسان